چەندم لێرە داڕشتووە لە مێشک و دڵ و دەروونم سەدانی هێندە چین لەسەر سیلوانیشتووە هەر پێتوانە بێ کاتی خۆم پێ کوشتووە. 11 ساڵ پێش ئەمڕۆ پێشبینی کۆڕۆنای کردووە. لە دیوانی پێشبینیەکانی کە ساڵی 2009 چاپی کردووە دەڵێ لەم سەدەیە پەتایەک دێ لە چین و ئێران و هێند خەڵک زۆر دەکوژێ. دەڵێم کە دەنووسمە هەڵبەستە دەرد و نەخۆشی مەبەستە کە زانیتان لە دنیاە شەڕ نەماوە تەقەنایە بکەن چاوەڕوانی پەتا پەتام لێ دیارە ئەوەتە ئازر ئامادە ئەوی شەر شەڕە گەر ئێستاکە ئامادەبی خۆ خراپ نیە چا دەبی پتر دەپارێزن خۆتان دەبێتە چارەسەر بۆتان لێرە کەمتر خەڵک دەگرێ چین و هند زۆربەی دەمرێ پەیدا نابێت چارەسەری تۆش وەکو من خەم لەبەری ئینگلیز و رووسیا و ئێران ئەو پەتایە دەیکاوێران ئەو پەتایە لەو سەدەدێ هاکا ئەو بەڵا بەدەدێ. لە مێژوودا کورد پێشبینیکاری گەورەی هەبووە. ئێڵبەگی جاف 400 پێشتر یەکێک لەوانە بووە. لەناو کوردان ئێڵبەگی جاف بەهێز بە 400 ساڵ لەمەوە پێش باسی تارەی دەکات زانی ئێستایە کە دەڵێ دەڕوا بە ئاسمانێدا دەڕوا دەنجی لێوە دێ گوێچکەی لە دوو کەڵ غەرق دەبێ بە ئاسمانێشدا دەڕوا ئێستا تیارەی دەبین عینی دەرێ ئێستای ئەو گوێچکە دوو کەڵی لە دوودا دەڕوا. بە 5 ساڵ پێشتر پێشبینی هاتنی داعشی کردووە و دەڵێ هێزێک دێ لە عێراق چەکیان پێیە بەڵام بە شمشێر سەر لە لاشە جیا دەکەنەوە. لە قەڵاتزێ نووسرا ئەوە 4 ساڵ پێش شەڕی داعش ڕێک دەڵێم کات ماوە خواروی عێراقا لە مەملەکەتەکەی ناقا شەڕ و ئاژا و هەڵایە وا لێم دیارە لەو دەلاقا ئەو شەڕم ئاوا لێ دیارە هاوارە گریان و زارە شوێنی پیرۆز دەڕوخێنن ئەو هەوار نەک ئەو بەهارە کەمیان نەڕوخان سنە و شیعەنا دەجەنگن دەست بە خەنجەر و تفەنگن خۆیان دەکەنە پوش برنج ئێستا کە هەندێک بەسەنگن سەر لە لاشا جودا دەبی شەڕێکی وا پەیدا دەبی ئەو شەڕە لە شارەکان و ڕێگا و بان و بەیدا دەبێ. لە 2012 ڕوبەڕوو بە بەرهەم ساڵحی وتووە تۆ دەبیتە سەرۆکی عێراق 7 ساڵ دواتر پێشبینیەکەی وەڕاستگەڕاوە. لە ساڵی 2012 بوو کە دکتۆر بەرهەم کتابەکانم دایە گوتم ئەو کتابانە ئەتۆ کارت پێی دەبێ گوتم چ کارم بەوەی دەبێ گوتم آخر کارت بێ دەبێت تۆ دەبی بە ڕئیسی عێراق نزیکەی 7 ساڵ 8 ساڵ ڕێک و خۆیەوە هاتە جێ ئەوە دکتۆر بەرهەم ماوە و شێخ سەدەدینیش ماوە. پێشبینی بەهێزبوونی کوردی لە سووریا و وێرانەبوونی ئەو وڵاتەی کردووە و دوای چەندین ساڵ پێشبینیەکەی ڕاست دەرچووە. سووریا دابڕ دەبێ 2007 سووریا دابڕ دەبێ و حکم بەدەست سابڕ دەبێ پاشایەکی زۆر زیرەک و وریا و ئاگا و شاتر دەبێ سووریا لێکتر هەڵدەوەشێ وا دروست دەبێتن کەشێ قەسەم بە دوو چاوی ڕەشێ پێی دەشێنن ئەوەی نەشێ. زۆرن پێشبینیەکانی سەید موحسین کە وەڕاستگەڕاون خۆی دەڵێ هەموو خەڵکیێک لەو بەهرەیە تێناگا بەڵام خوددا مرۆڤی لە ئەحسەنە تەقویم دروست کردووە و ئەو بەهرەیەشی پێداوە. ئاراسەمین کوردستان 24 کۆیە.